عزیزان ئەم ڕۆژانە 32 ساڵ تێپەر دەبێت بەسەر ساڵیادی بەدنای ئەنفالدا کە لە ناوچەی گەرمیان لەلایەن ڕژێمی دڕندەی بەعسەوە بە 8 قۆناغ ئەنجام دراو کە زۆرینەیان پیا و منداڵی تێدا بووە لەگەڵیشیدا چەند ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان کیمەباران کرا لەگەڵەوەی کە ئەنفالیشی بەرامبەر ئەنجام درا و گەرچی پێدەچێت ئەم ساڵ ئەو یادە نەکرێتەوە بەڵام بۆ هەمیشەی لە دڵ و دەرونی هەموو تاکێکی کووردا دەمێنێتەوە بۆ قسەکردن لەسەر ساڵیادی بەدنای ئەنفال لە دەڤەری چەمچەماڵ و گەرمیاندا قسە و باز دەکەین لەسەر ئەو بابەتە بە میوانداری زۆر بەڕێز ئەفون هابیل ئەحمەد بەڕێوەبەری مۆنومێنتی چەمچەماڵ میوانمانە. کاگابی سڵاوی خوات لێبێت، دەپرسم ئەم ساڵ ساڵیادی بەدنای ئەنفال چۆن بەڕێوە دەچێت؟ سڵاوتان لێبێت، ئەم کاتتان باش. سەرەتا ئەمەیە سڵاو و درود بنێرم بۆ گیانی پاکی شەهیدانی جنۆسایدی ئەنفال کراوان و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان. بەداخەوە ئێمە هەموو ساڵێک 4 یادی برینێکی پرسوێی هەمیشە خوێن لێچۆڕاو دەکەینەوە کە ئەوش پرۆسەی تاوانی ئەنفالە کە دەرحەق بە گەلی کورد کرا و ئامانج لە جێبەجێکردنی ئەو پرۆسەیە ژەناوبردنی گەلی کورد بوو. هەموو ئەزانین پرۆسەی ئەنفال یەکێکە لە گەورەترین ئەو تاوانانەی کە لە مێژوودا دەرحەق بە گەلی کورد کرا. دیارە گەلی کورد لە ڕابردووە چەندین تاوانی بەرامبەر کراوە، بەڵام تاوانی ئەنفال گەشتە تۆپە و گەورەترین تاوان بوو و بە شێوەیەکی زۆر ڕندانە زۆر بێبەزەیانە دەرحەق بە گەلی کورد کراوە بە 8 قۆناغ. ئەمەیە ئەو بۆ ڕاستکەمەوە کە تاوانی ئەنفال هەر گەرمیانی نەگرتەوە و هەموو کوردستانی گرتەوە. بە 8 قۆناغ جێبەجێ کرا کە تێیدا 182,000 لە ژن و مناڵ و پیر و گەنجی کورد زیندە بەچاڵ کران، 4700 گوند تەختی عرس کران و جگە لەوەی کە ڕز و باخ و کانیا و سەروەت و سامانی گەلەکەمان هەمووی بەتاڵان برا کە شوێنەوار و ئاساری پرۆسەی ئەنفال هەتایە هەر ئەمێنێتەوە. ئەوەی ئەو زەرور زیانانەی کە لە پرۆسەی ئەنفالە دەرحەق بە گەلی کورد کرا زیانەکانی بە 8 ملیۆن دۆلار خەمدەدراوە کە قەرەبوو بکرێتەوە لەلایەن دادگای تاوانەکانەوە. ئەم ساڵ بە بۆنەی بەڵاوبوونەوەی کۆرۆناوە و بۆ سەلامەتی گیانی کەسوکاری شەهیدان کە لە پێش هەمویانەوە دواتر کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو بۆنە و یادەکانی قەدەغە کردو لە ئێستاە بۆیە لە چەمچەماڵش ئەو یادە ئەم ساڵ ناکرێتەوە و هەر ئەمڕۆ کۆبوونەوەیەک ئەکرێ لە بەڕێوەبەراتی مۆنومێنتی ئەنفال بە ئامادەبوونی هەموو ڕێکخراوەکانی سنوورەکە کە ئەو ڕێکخراوانە نمایەندیدەی کە سوکاری ئەنفال کراوانن و گوێ لە داواکاری و داخوازەکانیان ئەگرن و لە دواترا داوا و داخوازەکانی کە سوکاری قوربانیان و کە سوکاری شەهیدان و خەڵکی پایتەختی شەهیدان و ئەنفال کراوانی چەمچەماڵ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە ڕائەگەیەندرێت. کاگ هابیل، هێنانەوەی 171 ڕوفاتی ئەنفال کراوی دەڤەری گەرمیان دەڤەری چەمچەماڵ بڕیار بوو لە سەماوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و لە چەمچەماڵ بنێژێن. ئەو ڕوفاتانە گەڕێنرانەوەتەوە بۆ هەرێمی کوردستان چی بەستەر هاتووە؟ ئێمە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان هەموو ئامادەسازیەکی کرد و بڕیار بوو لە 4 لە مۆنومێنتی چەمچەماڵ بە خاک بسپێرێن، بەڵام بەداخەوە بەهۆی بەڵاوبوونەوەی کۆرۆنا کە هەموو چالاکی و گردبوونەوەیکی قەدەغە کرا بۆیە ئەو پرۆسەیە لە ئێستاە وەستێنراوە، بەڵام هەموو ئامادەیەکی بۆ کراوە و گۆڕەکانیان بۆ هەڵکەدراوە چاوەڕێی ئەوەین کە وەزعی کوردستان ئاسایی بێتەوە و ئەم کۆرۆنا لە ناو بچێت و تەندروستی هاوڵاتیان پارێزراو بێت، ئەو کاتە دەست بە هێنانەوەی ڕوفاتەکان نەکرێتەوە. کاک هابیل، هیچ ئامارێکتان لایە ئەو ڕوفاتانە چەندن یان چەندتان بۆ دێتەوە یا خۆت چەندێکی تریش لەوێ ماوە کە معلوماتیان لەسەر هەیە و دەبێ بگەڕێنرێنەوە؟
ئەم ڕووفاتانەی کە ئێستا لە بەغان و بەنیاز بووین کە ئێستا بێنرایەتەوە بۆ کوردستان 171 ڕووفاتن هەمویان ژن و مناڵن 74 مناڵە 97 ژنە ئەبینین یعنی کە سەیری ئەو گۆڕە بە کۆمەڵانەکەی بێبەزەی و درڕندەی حکوومەتی بەعس کە ئەم هەموو ژن و مناڵە بێتاوانە خەڵکی سڤیل لە گۆڕخێری کراون و لە بیابانە بە درڕندانەترین شێوە زیندە بەچاڵ کراون. زۆر باشە کاک هابیل لە بابەتی خزمەت گوزاریەوە یعنی توانین بڵین زۆربەی هەرە زۆری سێکتەرەکان لە هەرێمی کوردستانە گلەی و گازندەیان هەیە جۆرێک لە بێنازی و ئێمالکردنیان پێوە دیارە کە سوکاری سەربەرزی شەیدانی پرۆسی بەدناوی ئەنفال و جینۆسایدی بە شێوەیەکی گشتی هەموو کوردستان و بەتایبەت گەرمیان کە قوربانی با بڵێن پشکی شێری بەرکەوت لە قوربانیدان بەدەمەوە هاتوونی لایەنە پەیوەنددارەکان یا خۆتکار و پرۆژەکانی بەڕێزان لە هەمبەر خزمەتکردن بۆ کە سوکاری شەهیدان بە تایبەت کە بۆ نمونە لە بەیانی کە پێم وابێ بەڵێ 4 ساڵیادی ئەنفالە ئەگەر هیچ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەش کۆمەڵی خەبەری خۆشیان بنێ ئەوەی کە ناتوانن چالاکی بکەن لەبەر کۆرۆنا ڤایرۆس مەسەلەن کۆمەڵێک خەبەری دڵخۆشکەر بەوان بدەن. بەڵێ بەداخەوە ئەم وڵاتی ئێمە تووشی قەیرانی دارایی بوو لە ساڵی 2014ەوە تاکو ئیسش وەزعی دارایی هەرێمی کوردستان ناتەوە سەرخۆی و بۆ قەرەبووکردنەوەی کە سوکاری شەیدان هەرچی بکرێ بۆ کە سوکاری شەیدان هێشتا کەمە هەموو دنیا بدەی بە کە سوکاری شەهید ناگا بە پەنجەی ئەزیزێکیان بۆیە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەردەوام خزمەتی کە سوکاری شەهیدکە و لە ڕابردوشتا حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەولەوێتی کارەکانی خزمەتی کە سوکاری شەیدانی ئیبراز کردووە بەسەر خەڵکی ترە و ئەو ئیمتیازاتانی کە بۆ کە سوکاری شەیدان هەبوو بۆ خەڵکی تر نەبوو وەک دەرماڵەی خوێندن و تەندروستی و موچە و خان و ئەوانە بەڵام ئەمانە هیچی وەکو وتم ناگا بەوەی کە قەرەبووی کە سوکاری شەیدان کرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان هەمیشە لە هەوڵ و خزمەتکردنی کە سوکاری قوربانیانەوە و خۆی بەداکوکر و مافو ئیمتیازاتی کە سوکاری شەیدان ئەزانێ و بەردەوام لە هەوڵ و جێبەجێکردن و دەسەبەرکردنی خزمەتە بۆ کە سوکاری شەیدان و ئەنفالکراون. کاگابیل دەوترێت سەرڕای ئەو گۆڕە بە کۆمەڵی کە ئێستا دۆزراوەتەوە چەندین گۆڕی بە کۆمەڵی کە لەو دەڤەرەدا هەیە لە سەماوەدا هەیە زانیاریتان لەو بارەوە هەیە؟ بەڵێ خۆی سێ گۆڕ بوو لە سەماوە گۆڕێکیان هەڵدرایەوە کە وتم سەرجەمیان ژن و مناڵ بوون ئەوە بە بۆنەی بەڵاوبوونەوەی کۆرۆنا و ئەم وەزعی کە ئێستا هاتوتە پێشەوە لە کوردستانەوە وەستێنراوە. دوو گۆڕی تر هەیە دوا بە دوای هێنانەوەی ئەو ڕووفاتانە ڕاستەخۆ دەست بە هەڵدانەوەیان ئەکرێ بە هەمان پرۆسە لە مەراسیمێکی شایستەی و گەورەیە ئەو ڕووفاتانە ئەهێنرێتەوە بۆ زێدی کە سوکاریان. کاگابیل ویستم شتێکت لێ پرسم بێگومان بۆ خۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە ئەمڕۆ دیکۆمنتکردن و وەروەها ڤیدۆکردن و وێنەگرتنی کۆمەڵێکی زۆر لەو چالاکیانە کە خۆشبەختانە ئەمە لە ساڵانی ڕابردوو بینیومانە مەسەلەن لایەنە معنیەکانەوە تایبەت بەڕێستان کە وەکو بەڕێوەبەری مۆنۆمنتی چەمچەماڵ لە کاتی پرۆسەی هێنانەوەی وهروەها دەرهێنانی وەروە ئەو ڕووفاتانی کەوا لە خاک دەردەهێنرێنەوە تا دەگەڕێنەوە بیرتان لەوە نەکردوێتەوە بە شێوازێکی فیلمێکی دیکۆمنتاری زۆر پرۆفیشناڵیان لەگەڵ لایەنێکی پەیوەندیدار بە مۆزوعی فیلمەوە بۆەوەی زیاتر بابەتەکە هەم دیکۆمنتیەکی زۆر ڕاستی بێ هەم هەرچەندە لە جیهانە دەنگی داوەتەوە بەڵام باشتر پەیامەکە بگا باشتر ئەو زوڵم و ناحەقەی بەرامبەر کورد کراوە بکرێ ئێوە لە گەرمەی پرۆسەکەیە بتوانن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وا بکەن فیلمێک بەرهەم بێنرێت. خۆی لە ڕووی بەڵگە و دیکۆمنتەوە پرۆسە ئەنفال پێشتر وا ناوزەن کرابوو کەمترین بەڵگە و دیکۆمنتی هەیە هەرچەندە ئەم پرۆسەیە لە سەردەمێکە جێبەجێکرا کە سڵتەی عێراقی لەو پەڕی دەسەڵاتا بوو و پشتیوانیەکی گەورەی نێودەوڵەتی هەبوو و کاریگەری ئەعلام بەو شێوەیە نەبوو و ئەم پرۆسەیەش لە شەوە تاریکەکانە لە بیابانەکانە زیندە بەچاڵ کران کەمترین بەڵگە هەبوو لەو کاتەیە هەتاکوونە
پرۆسەی ئازادی عێراق تەنانەت کە سوکاری ئەنفالکراوانش هەر چاوەڕێیاتنەوەی ئەجزانیان بوون بەڵام لە دوای ئەوە لە دوای کەوتنی حکوومەتی عێراقی و کەوتنە دەستی بنکە و بارگاکانی حکوومەتی بەئس کۆمەڵی بەڵگە و دیکۆمنتی زۆر هەیە ئەتوانم بڵێم ئێستا پرۆسەی ئەنفال یەکێکە لەو کەیسانەی کە خاوەنی زۆرترین بەڵگە و دیکۆمنتە بەراورد بە گەلانی ترش بە تایبەتی من مۆزەخانەی ئەرمەنم بینیوە بەشێکی بە کاریکاتێر کراوە لە چاو ئەوەی ئێمە ئەوە تا گۆڕە بە کۆمەڵەکان بە حەقی ئەیبینین و تەکنۆلۆژیا ئێستا زۆر پێشکەوتووە و ئێمە لە بیدایەتی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە ئەم پرۆسەیە هەوڵدراکەوە بکرێ بە ئەدیلەیەکی قانونی بۆ دادگایکردنی سەدام و دار و دەسەکەی یەکێک لەو گۆڕانەی کە لە حەزەر هەڵدرانەوە کە هەوێی کە ژنێک هەوێی 6 لە مناڵەکانی پێبوو لە کەمەربەندێکە بەستی بێەوە لە دوای هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان کە دۆزرایەوە ڕاستەوخۆ ئەوە دیکۆمنت کرا و تەسویر کرا و پیاوی ئەو ژنە برین مابوو خەڵکی گوندێک بوو گوندی بنگرد بوو لە سنووری دوکان بوو بە شکاتکرد لەسەر سەدام حوسێن و لە دادگا هەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵا و ئەو هەوێیانە بە سینەما ڤیژن لە دادگا لێدراو بوو بە یەکێک لەو ئادیلانە ئیکەوە سەدام حوسێن و گۆڕبەگۆڕی پێ دادگایی کرا و دواتر یەکێک لەو بەڵگە بە قوتانەی کەوا بوو بەهۆی ئەوەی کە دادگای باڵای تاوانەکانی عێراق کەیسی ئەنفال بە جینۆساید بناسێنرێ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بوو بۆ ئێستاشی پێوە بێت ئەو گۆڕە بە کۆمەڵانە هەر لە سەرەتای دەستپێکردنی هەڵدانەوەیەوە تەسویر ئەکرێ و ئەرشیف ئەکرێ و قۆنسۆڵ و ڕاگەیاندنی وڵاتانی بیانی سەردانی ئەو شوێنانەکەن بە تاکید هەمووی دیکۆمنت کراوە و هەتا هێنانەوەیان و لە ڕابردووە و کراوە و لە ئێستاشا بەردەوامین لەسەر دیکۆمنتکردنی. کاکابیر ڕاستە ڕژەمی بەعز بکەری سەرەکی ئەنجامدانی پرۆسی ئەنفال بوو لە هەرێمی کوردستاندا بەڵام لەگەڵیشیدا چەندین کەسایەتی هەماهەنگی بوو لەگەڵا هیچ ڕێکارێکی یاساییتان ئەنجام داوە بۆی کە ئەو کەسانە بدرێنە دادگا و چەندین کەسیان هەیە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا بە ئازادی دەسوڕێنەوە هیچ کارێکتان کردو بۆ ئەوی کە بە دادگا بدرێنەوەوانە؟ ئێمە ساڵانە یەکەم داواکاری کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان دادگایکردنی جاش و مستەشارەکان و بکەرانی تاوانی ئەنفالە بەڵام بەداخەوە ئەو پرۆسەیە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە لە کوردستانەوە وەزارەتی شەهیدان تا ئێستا دوو جار بە نووسراوی فەرمی دایەتی بە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیرانش دایەتی بە وەزارەتی ناوخۆ کە جاش و مستەشارەکان و ئەوانەی کە لە دادگای باڵای تاوانەکان کە 158 جاش و مستەشارە نایان هاتووە بدرێن بە دادگا بەڵام بەداخەوە تا ئێستا وەزارەتی ناوخۆ کەم تەرخەمی تیا کردووە و هەڵنەساوە بەجێکردنی ئەو فەرمانە کە ئەمە نیگەرانی زۆری کە سوکاری ئەنفالکراوانی لێکەوتوتەوە هەمومان ئەیبینین کە ڕۆژانە بازەکرێ و ساڵانەش یەکەم داواکاری کە سوکاری ئەنفالکراوان بە دادگایکردنی جاش و مستەشارەکانە. کاکابیل هەر بۆ ئیزافەیەک بۆ پرسیاری پێشووترم ئەو بەڵگە و پاشماوانەی کەوا ئەدۆزرێتەوە لە گۆڕە بە کۆمەڵەکان وەکو هەر پارچەیەک هەر کەرەستەیەک هەر وەسایلێکەوە شەهیدانی ئەنفال کراوکەوە پێیان بووە لە هەویەی خۆیانەوە بوو بێ لە ئەنگوستی لەو پێڵاوەکان و هەتا جلوبەرگ و کۆمەڵێک لەو کەرەستانی پێیان بووە ئێوە وەکو با بڵێن مۆنۆمنت لای خۆتان وەریان دەگرن لە شوێنی تایبەت دادەنرێن عەرز دەکرێن یا خۆت ئەگەر کەسێک خاوەنی با بڵێن کەس خزمێکی نزیکی شەهیدە ئەنفالەکە بێ وەری دەگرێتەوە؟ ئەو ببوورە ئەو پەل و ئەو شتانەی کە لە گۆڕە بە کۆمەڵەکانە هەن تاقەن شتی زۆرتیایە بە تایبەتی ئاڵتون پارە و ئەو شتانی کە پێیان ئەتامەم کە بژێ مناوڵە ئەوانە زۆربیان لە مۆنۆمنتی ئەنفالن و لە ئێستا لە مۆزەخانەی مۆنۆمنتی ئەنفال شوشەبەندێکی تایە کە جلوبەرگی ناو گۆڕە بە کۆمەڵەکانی تایە تەنانەت قەوانەکانش لە کاتی گولەبارانکردنی گۆڕەکانە کە گولەباران کراون قەوانەکان کەوتوتە سەر چاڵەکان و قەوانەکانشمان هێناوە لەوێ نمایشەکەین و جگە لەوەی جلوبەرگ و مەمکەمژە و شانە و ئاوێنە و گوارە و هەموو ئەو شتانی کە هەیە لە
مۆزەخانەی مۆنومنتی ئەنفال نمایش ئەکرێ و پێشانی وەفدی بیانی و شاندی ناوخۆی و خوێندکارانی زانکۆ پەیمانگەکانی دێن کە ئەوە بە بەردەوامی سەردانی مۆنومنتی ئەنفالەکەنەوە. کاگابیل ئەو خزمەتانەی یاخود با بڵێن ئەو خزمەتانی کە پێشکەش بە کەسوکاری ئەنفالکراوەکان کراوە شەیدانی ئەنفالکراوە لە ئاست ئەو چاوەڕوانی لە ئاست ئەو شەهیدانەیانەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە واتە هیچ خزمەتێکی ئەوەیان کراوە کە جێگەی دڵخۆشی بێ بۆیان؟ من ئەڵێم کەسوکاری سەربەرزی شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم هەرێمن خاوەنی ڕاستەقینەی کوردستانن و ئەوان خوێنیان داوە و هەر چیشیان بۆ بکرێت لە هەرێمی کوردستانە وەکو وتم ناگا بە پەنجەی ئەزیزەکان ناگا بە دڵۆ پێخوێنی ئەوەی کە ڕشتویانە بۆ ئازادی ئەم کوردستانە و شەهیدانی ئەنفالکراوان شتەنەها تاوانیان کوردبوون بووە و لەبەرەوەی کورد بوونەوە بۆ لە ناوبردنی نەژادی گەلی کورد و ئەنفال کراون زیندە بەچاڵ کراون بۆیە لە ئاستی تموحی حکومەتی هەرێم شانێ بەڵام حکومەتی هەرێم بە پێی توانا و ئیمکانێتی خۆی لە ڕابردووە کە وەزعی حکومەتی هەرێم باش بوو هەوڵیدا کۆمەڵی ئیمتیازات بەدەر لە خەڵک وەکو وتم یەکەی نیشتە جێبوون و تەندروستی و سلفەی زەواج و زەمالەی خوێندن و کۆمەڵێک لە پێشینە تایبەت کرابوو بە کەسوکاری ئەنفالکراوان بە بەردەوام شەبێ ئەوانە و حکومەتی هەرێمی کوردستان بەذات وەزارەتی کاروبار شەهیدان بەردەوام لە هەوڵەکانیەتی کە خزمەتی زیاتر پێشکەش بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان کە. زۆر باشە کاکاوی داواکاری چییە؟ دواوتە چییە پێشکەشی لایەنە پەیوەنددارەکانی بکەیت؟ ئێمە لە ساڵانی ڕابردوو حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی سلێمانی لەگەڵ حکومەتی خۆجێی چەمچەماڵە باشترین مەراسیم شایستەترین مەراسیم کە لە ساڵانی ڕابردوو ڕەنگە لە ڕۆژێکا بوو بێت بەڵام بەم ئەخیرانە ڕۆیشتووە هەفتە چالاکیەوە وە کۆمەڵێک سیمینار و چاپکردنی کتێب و چالاکی شانۆی و کورتە فیلمی جنۆساید و تەنانەت ئەم ساڵ لە بەرنامەمان بوو کە فیستیڤاڵی کوردە فیلم لە چەمچەماڵ بکەین بەڵام بەداخەوە بەهۆی ئەم وەزعەیە کە هاتە کوردستانەوە ئەم ساڵ ناتوانین ئەو یادە بکەینەوە بەڵام لە ڕابردووە بۆ شێوەیە کردمانە ئەوەی کە داواکاری من بێت بۆ ئەم ساڵ کە بەهۆی قەدەغەی هاتوچۆوە بەهۆی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەوە داوام لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەیە کە بەچڕی ڕووماڵی پرۆسەی ئەنفال بکەن بە ئاراستەی و بە ڕێچکەی بە جینۆساید ناساندن و ئەرشیڤکردن و دیکۆمنتکردنی ئەم ساڵیادەی ئەم ساڵ زۆر بەچڕی ڕووماڵ بکەن و ئەو کورتە فیلم و ئەو دیکۆمنتانەی کە هەیەە و ئەو بەرنامانەی کە لە ڕابردووش لەسەر پرۆسەی ئەنفال کردویانە بتوانن لە ئێستاە بەهۆی ئەوەی کەوا قەدەغەی هاتوچۆی و ناتوانن بەرنامەکانیان وەکو پێویست بێت بەرنامەکانیان تایبەتکەن بە پرۆسەی ئەنفال. زۆر بەڕێز هابیل ئەحمەد بەڕێوەبەری مۆنومنتی چەمچەماڵ لە چەمچەماڵ لەگەڵمان ناوی زۆر سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بووی.